ڕەشماڵی خێڵان لە ناوچەیەلی گۆران کیژە کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان بە چرپە و دەم پێکەنین و بەلەنجە قورانە بێرە و مەردوشین دڵ پر لە هیوە و ئەوین چەند جوانە ئەو ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە چەند جوانە ئەو ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە عزیزانی کەناڵی سلێمانی سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵقێکی دیکە لە پرۆگرامەکەم دێمەوەلاتان کە پرۆگرامی گەشتی زریانە. لە گەشتی ئەم جارمدا گوندی گێڵدەرەم هەڵبژاردووە کە سەر بە ناحیەی بەرزنجەیە لە سنووری قەزای سەی سادق. خۆشحاڵم ئەم پرۆگرامەش لەگەڵتان دەبم. زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی گەشتی زریان کە بەرهەمەکانی نەخشینەیە. ئەگەر دەستانەوێت تاموچێژی خواردنێکی بەتام بکەن دەتوانن بەرهەمەکانی نەخشینە هەڵبژێرن. سپاس بۆ خات و هەوار لە HL دیزاین بۆ دیزاینکردنی جلوبەرگەکانی من. ئەگەرتانەیە جلوبەرگێکی جوان کوردەواریانە هەڵبژێرن ڕبکەنە لای HL دیزاین. بینەری پرۆگرامی ئەم جارەمان بن. لەلا ڕەشماڵی خێڵان لە ناوچەیەلی گۆران کیژە کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان بە چرپە و دەم پێکەنین و بەلەنجە قورانە بێرە و مەردوشین دڵ پر لە هیوە و ئەوین چەند جوانە ئەو ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە. ئێستا ئێمە لە گوندی گێڵدەرین، بەڵام هیچ زانیاریەکی تەواو لەسەر ئەم گوندە نازانم. دوایەوەی کە چوومە ماڵێک و نانی بەیانیمان خوارد ئەو کاتە چمە ناو گوندنشینان و دەپرسم ئەم گوندە مێژوو دروستکردنی دەگەڕێتەوە بۆکەی گوندنشینان بەچیوە سەرقاڵن و چەند پرسیارێکی تر. بینەری پرۆگرامی گەشتی زریان بن، شاشەی ماڵەکانتان بەجێمەهێڵن و بینەرمان. بەیانێکی زۆر زووە. ئێمەش خۆ مستافەکەم زۆرمان برسیە، بۆیە پێویستە بچینە ماڵێک و نانی بەیانی بخۆین و تاقێکی باش وەرگرین بۆی کە دوایی چوونە ناو گوندەکە بتوانین تەواوی دیمەنەکانی ناو گوندەکە بینە سەر شاشە ماڵەکانتان. ئێستا چمە ماڵی کاک مەولود کە ئامۆختاری گوندەکەیە، لێەوە دەست بە پرۆگرامی گەشتی زریان بینەرەوە. کاک مەولود زۆر سپاس بەوەی کە میواناریت کردینم بەیانە. زۆر سپاس دەکەم بەڕاستی بووینە ئەرک بۆتان. خوا بەخێر بن سەر چاو بەخێر بن یاخوا. نانی بەیانی لە گوند جیاوازە تاوەکو ناو شارەکان. ئەم جۆرە خواردنانەی کە دانراوە لێرە سروشتین و خۆتان بەرهەمتان هێناون؟ ئەوە سروشتی ئەوە شۆکەی ئەوش ماسی خۆمانە، ئەوەش کەرێەوە. ئەو شۆکەیە چی یانی چۆن دروست ئەکرێت؟ وەڵایەتی خواجان بۆ دارەوە لێ یا و خەڵکیشە چێ هێنێتەوەی کوڵێنەوەی کە ئابوو. چاوتان خۆش بێ کەواتە دوایی بە تەواوەتی باسی شۆکەمان بۆ بکەوەی زانین چۆن دروست ئەکرێت. ئێستا دەستەکەین بە نانی بەیانی خۆین و دوایی دەست بە پرۆگرامەکەین. لەلا ڕەشماڵی خێڵان لە ناوچەیەلی گۆران کیژە کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان بە چرپە و دەم پێکەنین و بەلەنجە. بەڵێ عەزیزان، ئێستا نانی بەیانیمان لە ماڵی کاک مەولود خوارد، بەڵام بۆ نانی نیوەڕۆژ کاک مەولود وتی ئیزنتانیان بۆی شوێنێکی تر بچن ئەبێ نیوەڕۆژ لە لای من بمێننەوە. بۆیە منیش لەگەڵ خۆم با سپۆنسەری بەرهەمەکانی نەخشینە
برنجی نەخشینەم هێناوە بخوانی نیوەڕۆ بۆی بەیەکەوە تامیکەین بزانین چ چێژێکی هەیە. ئێستاش مەلای کاک مەولود هەندێک گفتوگۆی لەگەڵەکەم لەبارەی گوندەکەیانەوە. کاک مەولود سڵاو لەوێت. سڵاو لە خۆشتان بە ناوی خۆمان و گوندەکەەوە بە خێراتە ناکەین بەخێر بن سەر چاومان. زۆر سواز دەکەم، سواز بۆ میوانداریتان. بەخێر بێ ناخۆ سەر چاو. کاک مەولود گوندی گێڵدەرا ئەو ناوە کە من بە زۆر بۆمیێت ئەو ناوە لە چیەوە هاتووە؟ وەڵایتە خۆی کاتی خۆی تورک بۆ لەم ناوە هەمووی تورک دێتی بە ناوی تورکەوە ناوێن ناوە. کاری ئەوە چی بەو ناوەیان دۆزیوەتەوە هیچی لەبارەوە زانێت؟ وەڵی ئەمە گۆلێکی لە گۆلێکی داوە لە ئاوشتی لێزە گۆلێکی گەوری ئاشتیان پێکردەوە لەوە ناوێن ناوە گێڵدەرە. خۆی گۆڵدەرە بۆ لایەن پێڵێن گێڵدەر. ناوەکەتان تۆزێک تایبەتە. بەرەوەڵا وایە. باشە. کاک مەولود دروستبوونی ئەم گوندا گەڕێتەوە تقریبەن بۆ چەندێک هیچ زانیاریت هەیە لەبارەی؟ بۆ خوا زۆر زانیاری. لە تەمەنی تۆیە یا پێشترە؟ کۆرە زۆر لە پێشتر. خۆی کاتی خۆی لە گێڵەرە کۆن بووە. لێوەکەی لە جادە بەرزنجەوەی لێوە ئەو دۆڵە پێڵێن گێڵەرە کۆن. کاتی خۆی لێ بۆ ئینجا هاتوۆتە ئێرە. من لەوە زیاتر نازانم بەوە کەی بووە و لە هی ئێمان نەبووە. ئێوە خۆتان چەند ساڵ لێرە دانیشن؟ تازەیان لە هەر لە زۆ ینی هەر لە زۆ لێرە بوونێەوە؟ ئارەوەڵا هەر لە بیدایەتەوە من لێرە لەدایک بوو. چەند ساڵە مختاریم گوندەی؟ لە نەوە یەکەوە. خوانەی بڕێ کەواتە ئێستا شارەزای گوندەکەی بە تەواوەتی وەنیا؟ بەرەوەڵا. تقریباً چەند ماڵی تایە ناو گوندەکە؟ 56 ماڵی هەیە. بەڵێ. ئەم 56 ماڵە با بڵێن هەمووی خەریکی مەڕ و ماڵات و شتانە؟ وەڵا نەوەڵایتر بە زۆری خەریکی باخ و فەلاعەتی. نۆ ماڵشمانەیە حیوان و شتیان نێگەنایتر بە زۆری باخ و فەلاعەتیەکەین. گوندەکەتان زیاتر بەچی بەناوبانگە؟ وەڵی بەناوبانگ بۆی باخەوە. باخ و باخاتەرە وەڵا. ترێ و ئەو شتانتان؟ ترێ و هەڵ و ژەو ئەرەوەڵا ئەومان هەیە. ئەوە نەتان هەیە ینی ئەگەر ئیسفادەیەکی هەبێ بۆتان؟ ئەگە بازار بێ کاک مەولود ئەمەی زانیاری تاوا لەسەر گوندەکەتان وەرگرم بچمە ناو گوندەکەشتان کەمە بگەڕێم ئەو سروشتە جوانەی کە لە ناو گوندەکەتان هەیە خەمە سەر شاشەی کەناڵەکەی خۆم بۆی بینەران ببینن. شارەزایی تاوم نییە لە ناو گوندەکە ئازێتی تۆیە مەبێ لەگەڵم بێ بۆی چەند ماڵێک یاخۆ چەند شوێنێک لە ناو گوندەکەتان لە خزمەتانە. کاتە لەگەڵ کاک مەولود دەست بە گەڕان دەکەین لە ناو گوندەکە. لە گۆشەی چێخ دڵداری چاوایە ڕێشەدەلاری خدا ئاخۆکەی دڵبەر بێ بۆجێ جوان بۆ دڵداری لە پڕ ئەبینێ دڵبەری وەک پەری وەستاوە پەری پەیکەری. ئەمە باسووقە بەتری سپی دروست کراوە وەک باسیەکەن ئەڵێ ئەگەر بەتری سپی دروستکرا ڕەنگەکەی کاڵترە جوانترە و ئەگەر بەتری ڕەش دروستکرێ ڕەنگەکەی ڕەش دەرێتێت تقریبەن. ئەمە گوێز و بادامی تێکراوە لەبەر سێبەر ئاوشکەکرێتەوە بۆی شل نەبێتەوە دوای ئەوەی کێ کوڵندرێ و خستە بێتەوە ئینکەنە بەر سێبەر تاوشکە بێتەوە و بەم شێوازەیە خودت هەر شێوازێ بیانەوە قاشقاشی ئەەکەن و ئیترە و کاتە ئامادەبێ بۆ خواردن ڕەنگە بیفرۆشن یا خۆت هەڵیگرن بۆ شەوچەرەی زستان بۆ خۆتانەوە نییە وەڵیەگرن بۆ خۆیان بۆی کە لە زستاندا گەرمیانیان هەیەکسە داوای شەوچەرەیان لێ بکەن گوێز و مێوژ و هەنجیر و بەڵێ خەڵکی گوندە شتانیان هەیە. سەرکەوتوو بن ئینشەڵڵا دەستان خۆش بێت ڕێشتان ساخ بێ بابی هێنە. وەڵا بنیشتە ناز ناکەم کەس ماز ناکەم. ئافرم دەستت خۆش بێ کەس ماجمەکە کورە خەتەرەونە یاخوا بەخێر بەساقە بم مام حاجیگیان چۆنی؟ چۆنی باوکەم شکۆن باشی ئەی یاخوا بەخێر خۆ شوێنەکە و زۆر استراتیژی و خۆش هەر بێوەی بنیشەوە لێرۆ بە خۆ چاوە لە هەموو گوندە ئانە وەڵا دەزانی یاخوا بەخێر بەساقە بم یاخوا بێەوەی میوەی باشی بەخۆی ناتوان مەسوکەوتکەمی دەچ باشە بیشەڵڵا بەخۆی گەورە خۆی گەورە باشە بیشەڵڵا خۆ پارێزیەکەی لە کۆرۆنا ئانەوەڵا ئەوە زۆر باش من هەر ناچمەدە خۆ من ناتوان بڕۆم هەر وام لێرە
یخوا لەش ساغ بێ و تەندروست بی بیەوەی ماشین تۆ زێلای مام حاجی دانیشی ئەی یاخوا بەخێر بەڵێ عزیزان ئێسش لەگەڵ کاک مەولود کە مختاری گوندە من ئەمڕۆ پێم وتۆ ئەبێت یەک بێکی ماڵەکانی گوند لەگەڵم بگەڕێ بۆی تاویان ببینم و بیان ناسم ئێستا هاتینەتە ماڵی کاک ڕەفیق هاتم تۆزێ گفت و گۆش لەگەڵ ئەو بکەم تۆزێ لەگەڵ یانە دانیشم باسێکی گوند و گوندنشینان بکەین بێکە کاک ڕەفیق سڵاو لێبێ سلاوی سەر چاو بەخێر بێنێ خوا زۆر خۆشحاڵین و بەخێر بێن سەر چاو باری تۆ بم چاو خۆش بێ ئەم ستارە جوانە چیانی لێیا ڕێحانەت داناوە نوعگوڵی جوان زۆر سروشتێکی جوان خۆی لادێ بە کۆمەڵێشتەوە خۆش ئێستا شتەکانی وا خەریکە نمێنێ و غەریب بێت ئێمەش ئەم گوڵ و ئنجانە و شتانە هەم بۆنێکی خۆش هەم جەوێکی خۆش هەم دڵەکرێتەوە ئەوە لەبەر ئەو شتانە وا ڕاستەکەی هەر دڵەکاتەوە ئارەوەڵام ئەوە گوڵە بە تایبەتەوە زۆر شتێکی جوان چی پێڵێن گوڵە قەیفەی پێڵێ بەڵێ زۆر جوانە ماشەڵڵا هەنارێکە تایبەتە لە ئێرانی ناو کاک ڕەفیق باسی و هەنارەت کرە و دار هەنارە ئەوە چییە ینی زیاناکە لەو حەدەی خۆی لەو خەدەی خۆی هەنارەکە زیاو ناکە دارەکە زیاوە کامە لە ئێران لە ماڵێکا بوو شتێکی زۆر جوان و غەریب بوو ئیتر منیشی هێنام لە ماڵەکە هێنا ئالەما ئێستا منیش دەتوانم ئەو گوڵە لێرە بەرم ئەو گوڵات تۆوەکەی بێ بەبێ چاوەڕێکە یا بێتەوە بۆی یا بێت وەڵا بۆ ئاساییە بۆ ئێوە یەکشت ئاساییە ئێوە خوان و سیارەی خۆتان پێ کەناڵن ئەگەڕێن وەک ئێمە نین ینی کە لەو ڕێەوە ڕۆشتم بێمەوە بۆی لە سەختی ژمارە تەلەفۆنەکە وەرگرە و تەلەفۆن کە لە خزمەتە دە باشە سپاس دەکەم ئەو گوڵە لە شوێنی خۆی جوانە تۆ هیلاک بووی پێوەی ماندوو بووی پێوە بۆ پێویستە هەر لای خۆت بێت چی و چیت هەیە ینی بەس وڵاخی گەورە بەڵێ بەس وڵاخی گەورەم هەیە بەس وڵاخی گەورەم هەیە لە ناو گوندەکەیان یانیان بیتە دەرەوەی گوندەکە لە ناو گوندەکەی بە ڕۆژیان بەم و ئێوارانیان هێن ینی بەیانیان ئەیان بێ بەجیانی هەڵی تو ئێوارانە چیان بەڵێ بەڵێ خۆیان نێنەوە وەڵی بازی جار خۆشیان نێنەوە بەڵام هەڵ دڵبڕوایی ناکە تیانە زینی کوێرە ناکرێت ناوەڵا لەش ساق بێ یاخوا زۆر خۆشحاڵ بووم حەزم کرد ئەمڕۆ کە هاتوومەتە گوندەکەتان زۆری نەی گوندنشینان ببینم بۆی بیان ناسم خۆی خەڵکی گوند بەوە ناسراوە کە ئیتر زۆر میوان دۆستن زۆر ڕووکراون لەگەڵ ڕێبوارەکاندا بەخێر من سەر و سەر چاو ئێمە خاوەن ماڵ نین لە ئاستی هیچ کە دێمە دڵمان فراوانە ئەمە یەک تۆ ئەگەر بدەوێت ئێمە بناسی بە یەکجار نامان ناسی وای لێ ئەگەر نەیتەوە نامان ناسی تۆ یەکتریش ببین ببێ مۆجاری سەر بیتەوە ئەرەوەڵا سەر چاو لە خزمەتتانم کەڵشێرێکم بۆ سەر بڕزی دا کەڵەشێر ئاسانە مراوی گۆشتی خۆشترە زستانە ڕاستێکی قاس قاس مراوی گۆشتی خۆشترە تۆ مراوی نەخواردووە مراویم نەخواردوو بەس قازم خوارد نە قازی خۆش نیە مراوی خۆشترە ئەگەر مراوی خۆی نا ئەگەر مراوی بخوا سەمە چوارم کڕیوە ئەگەر مراوی بخوا بە حیاتی قاز ناخ پێم لە چارەکەی سەرڕی وەڵا ئەو چوارە ئیتر لە دوای جمعەوە سەرانە بڕم ئەگەریتەوە لە دوای جمعە لە خزمەتتان یاخوا لەشتان ساق بێ و نوشی گیانتان بێ و بە بەرەکەت بنیش بەخێر بێ تۆ پرسیارە دەکردم ناو چییە ئەی بامیش پرسیارەکەم تۆ ناو چی من ناوم زریانە و بەرنامەکەشم ناوی گەشتی زریان بەخێر بێن سەر و سەر چاو سەرکەوتوو سەرکەوتوو خدا آخو کی دل بر بی بوجی جوان بود دل داری لپر ابین دل بری وسا پیاری پیکاری لاجی جوان لنا دیاری چند جوانا روزنا راه دلا خور پی مستانا چند جوانا لنا رشمالی خیلان لناوچیلی گوران کی جا کرده چاوا وقته بولای دلدار بوجی جوان بچر پودم پیکنین و بیالنجا قرآن بیرو مردوشی دل پرلهی و اوی سلام علیکم چۆنی مام حاجی باشی بەخێر بێ یاخوا باش بێ ئەحواڵێ تۆ چۆن سوازوانەی تۆن بەڵێ کە جوانن بسکۆلە بسکۆلن ئەو تەمەنیان
تەمەنیان تقریبا ناوە 25 شوێگە بێ والله هەمویان ئاوا بەر و دوازاون هەمین لەو هەفتەیە کازاون وڵ ئەتا چەندێک ئاوا نایان بیتە دەرەوە تاوەکوونێ مانگی 4 مانگی 3 بۆ هەر لە ماڵەوە کاجوێ خۆن بۆ یەکە با بڵێن زیانیان پێنەگا ئەرە وڵا لەبەرەوەی هیچ ناخۆن لەو کێو لە ماڵەوە کاجۆ نەبێ هیچ ناخۆن چکۆلانان چیترت هەیە بێ لەمانە وڵا مانگامان هەیە و بزنمان هەیە و ینی ماڵ چی؟ مەڕ و ماڵاتان هەیە مەڕ و ماڵاتمان هەیە ئەرە وڵا خوا لەشتان ساخ بێ ئەرکی مەڕ و ماڵات قورسەوەیە ئەرە وڵا ئەمە قورسە بە کاوجۆ نەبێ بە کاوجۆ نەبێ ئیشمان ناڕوە نیشەکەن لەگەڵ ئەوەیە باخ و باخات باخ و باخاتیشمان هەیە بەڵێ خوا لەشتان ساخ بێ چەند ساڵە ئاوەتەیە بووین لە دایکە لەم گوندار لە دایک گوند خۆش ئەرە وڵا خۆش ئەگەر ژیانی بڕوا خۆش ئەگەر ژیانی نەڕوا خۆش خوا لەشتان ساخ بێ ئەمە هی ئێوەیە وایە ئەدی وەرە بوونا لەلا ڕەشماڵی خێڵان لە ناوچێلی گۆران کیژە کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان بە چرپە و دەنگ پێکەنین و بەیانەنجا قورانە بێرە و مەردوشی دڵ پر لە هیوە ئەبین ئەمە تەمەنی چەند لە تەمەنی لەگەڵەوانە بەچونکم بێدایکە لاوازە ئاخر هی ئەوەیە ئەرە وڵا هەمان لە هەفتەیەکە 2 هەفتازار ینی سێرکە لە ناو ئاژەڵەکانیشە بێدایکی دیارە ئەرە وڵا بێدایکی وەکو هەتی وایە وا سکۆلان بسکۆلانەیە بێدایکە توخوا هەتیوە وەست خواتیانەکەم ئاتێ بسکۆلانە تۆ بۆ گەورە نابی تۆ بۆ گەورە نابی ئەمە شتێکی لێ نیە بێمە بیخوا نا بەسیرە خوات ئەمە بەسیرە خوا بەسیر وش بەعزێتی نەیە لە گۆشەی چێخ دڵداری چاوایە ڕێشەدەلاری خدا ئاخۆکەی دڵبەر بێ بۆجێ جوان بۆ دڵداری لەپڕ ئەبینێ دڵبەری وەک پەری وەستاوە پەیەری پەیکەری لە جێژوان لە نادیاری چەند جوانە ئەو ڕاوەستانە دڵە خوورپەی مەستانە چەند جوانە ئەو ڕاوەستانە دڵە خوورپەی مەستانە سلام علیکم باشن دایگەن ئەحواڵتان ئێوە چۆنن زۆر سپاس باشی بەساقە بوون ئێوە چۆنن خۆش بیاخوا بەساقە بوون زۆر سپاس خۆشبی وتمان با بچینە ناو گوندەکەیان و گوندنشینەکانیش بناسین زۆر بە خێراتتان زۆر سپاس لەشتان ساق بێ یاخوا خێراتنی کەناڵەکەشتانەکەم بەساقە بوون ئێوە بە ڕۆژانە بە چیوە سەرقاڵن وەڵای هەر بە ئیشەوە بە مەڕ و شتمان هەیە و کێویمان هەیە و ئەچن بۆی کێو ترێشت و ئەو بڵین ئەوان ئەچنە دەرەوە بەڵێ ئیشی تۆ وەکو خانمی ماڵەکە وەکو دایک طبعا ئەرکێکی قورست لەسەر شانە ئەرکی تۆ زیاتر چییە؟ وێنێت خوا عادەتەن خانمی ماڵ زۆر ماندووە زۆر ماندووە زۆر ئێمە ڕۆینە دەراوانە ئیشی ماڵەوەی کاملەکە ئێ بەسەریا زۆر خۆشە ئاوافیاوەکە بڵێ بەخوا خێزانم ماندووە وەڵا ماندووە بێ بەخەر دوانمان ماندووە بێ ڕێخوا لەشتان ساخ بێ یاخوا ئەو ترێشتێکی هێن نەوانێت تۆ چی لێ ئەەکەی چی لێ دروستەکەی لایی دۆشایی لێ دروستەکەین ئەیکەن بە ترشات و بۆ شتانەی ترشیاتیشمان بەڵێ باسۆقی لێکەین و قەدە چتە ناومەڕ ماڵات بەڵێ بەڵێ کاوشتیان بۆ تیەکەین و هەتایەنەوە کاوجۆ و شتیان بۆ تیەکەین لەشتان ساخ بێ بێگومان ئەرکیشتیان بۆ دروستەکەم هەتایەنەوە و کاوشتە تیەکەم و ئاوە گرم و لەشتان حیوانەکەمە ژوورەوە حیوان دەرەکەم و
بێگومان ئەرکی لادێ ئەرکێکی قورسە بەڕاستی خانمی لادێ ئەو خانمانن کە ئیتر بە گورج و گۆڵی و بە خانەدانی بەناوبانگ بەڵێ یاخوا لەشتان ساخ بێ چەند ناڵتەیە وەڵاهی بڵێم چەندم هەیە نۆم هەیە ئەی خوانەیە هەیە هەشت بۆ لەو تێکچوو هەشتە بەڵێ خوانەیان بڕێ عادەتەنەوەی کە لە گوند ئەژین مناڵیان زیاترە بەڵێ هۆکاری ئەمە چییە؟ والله پێی بووە یان حەزەکەن مناڵی زیاترمان بێت لەبەرەوەی بۆ دەر و دەشت و بۆ ئیش زەرورین پێیان لە گوندی شابۆی تەنیانەبی حەز ئەەکەی چواردە ورد قەرەباڵق بێ بەڵێ وەڵا 5 کوڕوسیە کچم هەیە ئەی خوانەیان بڕێە دوو کچم شووی کردووە کوڕێکی شمژنی هێناوە هەر لە گوندانیشن نەوەڵا یەکێکیان لە عربەتە کچەکانم یەکێکیشیان لە سلێمانیە یەکێکیان کوڕەکەشم لە عربەتە ئەی خوانەیان بڕێە خوا ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆیان زوزویان بۆ بکایخوا بەڵێ زوو بێن و بیان بینی وەڵا تەلەفۆن و شتیشمان بۆ کەن و زوو کچەکانم کوڕەکەم و خوا لەشتان نانوان بۆکەن و هاوکاریتانەکەن ڕێز و خۆشەویستیمان بۆیانەیە هیوادارم هەیانی هەر کچێک هەر کوڕێک بازەواجیش بکەی با لە ماڵەشەوە بڕۆیتە دەرەوە بەڵام دایک و باوک لە یاد ناکرێت بەڕاستی دایک و باوک دووبارە نابنەوە دایک و باوک زۆر پیرۆزە زۆر خۆشەویستە لەلا ڕەشماڵی خێڵان لە ناوچێلی گۆران کیژە کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان بە چرپە و دەم پێکەنین و بەلەنجە قوڕانە بێرە و مەردوشین دڵ پر لە هیوە و ئەوین چەند جوانە ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە چەند جوانە ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە ئێستا ئێمە وەگوتم میوانی ماڵی مختاری گوندەکەین کە کاک ماولودە ئەویش پێی خۆش ببان هێنێ بۆ ناو باخەکەی بۆی لە وێنانی نیۆڕۆمان بۆ ئامادە بکەن بێگومان خێزانی چێشتەکەی لێناوە بەڵام برنجەکە ماوە بۆیە برنجی نەخشینەمان لەگەڵ خۆمان هێناوە بۆی کە بزانین تام و چێژی چۆنە ئاگرمان کردوتۆ لە ناو باخەکە و بە ئاگر برنجی نەخشینە لێنین کە تام و چێژێکی تایبەتی هەیە خۆی برنج ئەگەر بە ئاگر لێ بندێ تام و چێژێکی تایبەتی هەیە جا ئەگەر برنجەکەش نەخشینە بێ هەر لێ گەڕێ ئێستا برنجەکە بە ئاگر لێنین دوایی تامی ئەەکەین بینەرمان ئێستا بۆ خوانی نیۆڕۆ برنجی نەخشینە ئامادەکەین قیاسیەکەم و بەڵام جایە ببژێرم چونکە چەڵتووکی تایە بۆ برنجەکانی دیکە نییە کە یەکسەر ئامادە بێ بۆ لێنان ئەبێ ببژێری بۆی کە ئەو چەڵتووکەی لە ناوی هەیە دەری بهێنی ئەوش مانایەوەیە کە برنجەکە برنجێکی زۆر باشە قوڕانە بێرە و مەردوشین دڵ پر لە هیوە و ئەوین چەند جوانە ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە چەند جوانە ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە ئێستا شتێکی تر لە بەرهەمەکانی نەخشینە بەکارەهێنم لەتکەنۆکەکە کەمە ناو برنجەکە سەرتامبوونێکی خۆشی هەیە ئەویش مەشۆن هەڵبچڕام
جا یەکێکی تر لە شتانی کامێ باسیکەمەوەیە بەرهەمەکانی نەخشینە بە ژێوەیەکی زۆر باش کوالیتێکی زۆر باش بەگەکەی بۆ کراوە کاتێککە هەڵی ئەبچڕیت ئەتوانی جارێک تا بەرهەمەکەت بۆ دەرچێت هەر بەم شێوەیە کەپسی بکەیتەوە ئیتر وەکۆوایە کاکەتەکەیت هەڵنەبچڕێت زۆر باش و زۆر ئیسپادی ئەیتر کاتی ئەوەیە کەیتر برنجەکەمان پێگەیشتووە بەڕاستی زۆرمان برسێ بەسی قرآن بهرە و مەردوشی دڵ پر لە هیوە و ئەبین جوانە ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە چەند جوانە ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە برنجەکەمان ئامادەیە و ئیتر سفرەداخین و خوانی نیۆڕۆ باسمۆنسەری بەرهەمەکانی نەخشینە ئەخۆین و دوایی بەردەوام بین لەگەڵ بەڵێ ئەزیزان پاشەوەی گەشتێکی زۆر باشمان کرد ماندوو بووین لە ناو گوندەکە هاتینەوە نانی نیۆڕۆمان ئامادە کرد ئێستاش لەگەڵ ماڵی کاک مەولود دەست بە ناخواردنی نیۆڕۆکەین بێ ئێوە ناخۆش ئەمە بەرهەمەکانی نەخشینەمان کردەوە بە چێش بۆم نیۆڕۆیە بەڕاستی تاموچێژێکی خۆشی هەیە هیوادارمەوەش لە ماڵە تاقی بکەنەوە لە ڕەشماڵی خێڵان لە ناوچێلی گۆران کیژە کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان بە چرپە و دەم پێکەنین و بەلەنجە قورانە بێرە و مەردوشین دڵ پر لە هیوە و ئەوین چەند جوانە بەرنامەی ئەم جارەی گەشتی زریان لە گوندی گڵدەرەی نوێ دەستی پێکرد و لە گوندی گڵدەرەی کۆن کۆتایی پێدەهێنین زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەی گەشتی زریان کا بەرهەمەکانی نەخشینەیە زۆر سپاس بۆ خاتو هەوار لە HL دیزاین بۆ ئامادەکردنی جلوبەرگەکانی من زۆر سپاس بۆ هەموو لایە کە تا ئێستا بینەرمان بوون سپاسێکی تایبەتی بۆ گوندنشینانی گوندی گڵدەرە کە بەڕاستی ئەمڕۆ میواندارێکی زۆر گەرمیان کردین سپاس بۆ هەموو لایەک تا بەرنامەیەکی دیکە و پرۆگرامێکی دیکە شاد و بەختەوەر بن لە ڕەشماڵی خێڵان لە ناوچێلی گۆران کیژە کوردێ چاوەڵک دێ بۆ لای دڵدار بۆجی جوان بە چرپە و دەم پێکەنین و بەلەنجە قورانە بێرە و مەردوشین دڵ پر لە هیوە و ئەوین چەند جوانە ڕەوەستانە دڵە خوڕپەی مەستانە چەند جوانە
ڕاوەستانە دڵە خوڕپەی مەستانە